کەمێکی دیکە چیرۆکی ژنێکی کوردستان دەبینن لە دەڤەری شارەزوور 120 ساڵە. سەلمە خان جموجوڵی هەیە، قاچ و قولی عیبی نییە، ئەچێتە بەردەرگا دانیشێت دەمەتەقەی لەگەڵ خەڵکە کات، چیرۆکەکەی زۆر سەرنج ڕاکێشا، دواتر بیبینن. سەلمە عەبدولقادر 120 ساڵە ژنێکی کوردە لە شارۆچکەی شارەزوور دادەنیشێت لە سنووری پارێزگای سلەیمانی. لەوانەیە بەتەمەنترین ژنەی جیهان بێ. ئەم ژنە هێشتا گورج و گۆڵە، دێت و دەچێت بە پێوە نوێژەکە، ئەچێتە بەدەرگا دانیشێ، لە چاو نفوزە ترسیەکی ناشتوانێ ڕاکە. 242 نەوەی هەیە، تازەگی پێنجەم نەوەی خۆی بینیوە، مناڵێکی تەمەن 6 ڕۆژەیە. سەلمە خان ڕۆژی 3 مۆزەخوا، مەعیدەی عیبی نییە، هەرچی بکەوێتە بەردەستی ئەیخوا. کوڕەزازایەکی تەسکەرەکەی خۆی داوەتە دەستی ئەڵێ نەنە ئەوە کێیە؟ ئەویش یەک لەسەر یەک ماچیەکە، نەزانێەوە ڕسمی خۆیەتی. لە سەرەتای فیچەرەکەدا قەرەباڵغیەکە بینن بە گەورە و بچووکەوە، هەموو بەرووبوومی باجی سەلمان.